بەناوی خۆی بەخشندەی میهرەبان سڵاو ئازیزان لە بەژمارەی ئەم جارەدا باس لە ئاماری هاوسەرگیری و جیابوونەوە دەکەین لە ساڵی 2024 بێگومان ئەم ئامارە ئەنجومنی دادوەری هەرێمی کوردستان بە فەرمی بڵاوی کردوتەوە. بزانین حاڵەتەکان لە پارێزگاکانی هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردووە چۆن بوو. هاوسەرگیری لە هەولێر 17591 حاڵەت تۆمارکراوە، لە سلێمانی 18522 بێگومانەمە پارێزگای هەڵەبجەشی لەگەڵایە، گەرمیان 2706 دۆک 12199 بێگومان لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە زۆرترین گرێبەستی هاوسەرگیری تۆمارکراوە. کۆی گشتی لە ساڵەکەیە 51018 گرێبەستی هاوسەرگیری تۆمارکراوە. جیابوونەوەکان بزانین چۆنایە. لە هەولێر 3878 حاڵەتی جیابوونەوە تۆمارکراوە، لە سلێمانی 5745، لە گەرمیان 728، لە دهۆک 2033 بێگومان لە پارێزگای سلێمانی و هەڵەبجە دیسانەوە زۆرترین ڕێژەی جیابوونەوە تۆمارکراوە، بە گشتیش 12384 حاڵەتی جیابوونەوە لە هەرێمی کوردستان لە ساڵی ڕابردوو تۆمارکراوە. سەبارەت بە ژنی دووهەم بە پێی یاساکانی هەرێم، ئەوەی کە دادگا ڕەزامەند بۆ دادوە ڕەزامەند بۆ و هاوسەری یەکەم ڕەزامەند بووە، بێگومان 98 حاڵەتی فەرمی ژنهێنانی دووەم تۆمارکراوە کە لە هەولێر 45 حاڵەت، سلێمانی 19 حاڵەت، گەرمیان 0 حاڵەت، لە دهۆک 34 حاڵەت. باش بزانین بەراورد بە 23 و 24 چۆنایی بووە. لە پارێزگاکان لە هەولێر و سلێمانی و دهۆک و گەرمیان لە ساڵی 2023 لە هەولێر 17543 حاڵەت بووە، لە 2024 17591 واتە 48 حاڵەت زیاتر هاوسەرگیری تۆمارکراوە. لە سلێمانی لە ساڵی 2023 20427 حاڵەت بووە، بەڵام لە 24 18522 بووە، واتە 1096 حاڵەت هاوسەرگیری بەراورد بە 2023 کەمی کردووە لە سلێمانی و هەڵەبجە. لە دهۆک 12499 بووە لە ساڵی 2023، بەڵام لە ساڵی 2024 12199 بووە، واتە لێرەش 300 حاڵەت دابەزیوە. لە گەرمیان 2618 گرێبەستی هاوسەرگیری تۆمار کراوە لە ساڵی 2023، لە 2024 حاڵەتەکە بەرز بووەتەوە بۆ 2706 گرێبەستی هاوسەرگیری کە دەکاتە 88 گرێبەست زیاتر تۆمار کراوە. باش بزانین ئاماری جیابوونەوەکان چۆنە لە پارێزگاکان بەراورد بە 23 و 24. لە هەولێر 5857 حاڵەتی جیابوونەوە هەبووە لە 23، لە 24 3878 حاڵەت بووە، واتە 1979 حاڵەت با بڵین جیاوازی هەبوو، ینی کەمتر تۆمار کراوە لە ساڵی 23. لە سلێمانی و هەڵەبجە 5438 حاڵەتی جیابوونەوە هەبووە، لە 2024 بووەتە 5745 واتە 307 حاڵەت زیاتر تۆمار کراوە. لە دۆک 2164 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراوە لە 2023، لە 2024 بووەتە 2033 واتە 131 حاڵەت زیاتر تۆمار کراوە. لە گەرمیان 853 حاڵەتی جیابوونەوە تۆمار کراوە لە 2023 بێگومان، لە 2024 بووەتە 728 واتە ئەمیش کەمی کردووە. لێرە کەمی کردووە بێگومان حاڵەتی جیابوونەوە، دیسانەوە لە دهۆکیش لە 2164 بۆتە 2033 لێرەش هەر کەمی کردووە. بزانین ئەو هۆکارانی کە دەبنە مایی جیابوونەوەی هاوسەران لە یەکتری چین، طبعاً ئەمە بە شێوازێکی گشتیە ئەنجومنی دادوەری تەنها ئاماژەی بە پارێزگای هەولێر و دهۆک کردووە، بەڵام ئێمە بە شێوازێکی گشتی ئەمانەمان وەرگرتووە. طبعاً بۆی هەیە لە پارێزگایەک بۆ پارێزگایەکی دیکە ئەم ڕیزبەندیە جیاواز بێ، بەڵام بە شێوازێکی گشتی بەم شێوازەیە نەگونجان لەگەڵ یەکتری، ناپاکی هاوسەری، مۆبایل، هۆکاری کۆمەڵایەتی، نەبوونی ماڵی جیا، جیاوازی تەمەن، بەندکردن ئەوانەی کە مێردەکانیان بەند دەکرێت چەند ساڵە حکومەدرێت، زۆر جار ئافرەتەکان داوای جیابوونەوەکەن. بابەتی ئابووری بەهۆی ئەوەی کە ئابووری لە هەرێمی کوردستان مستەقیر و جێگیر نییە،
منداڵ نەبوون مادەی هۆشبەر ژنی دووەم بێگومان هەندێک کەس هەندێک لەو هاوسەرانەی یەکەم کە جیابنەوە بەهۆی ئەوەیە کە هاوسەرەکانیان ژنی دووهەمەهێنن. هەروەها نەخۆشی و حاڵەتێک یا با بڵێن هۆکارێک تر ئاینی و کۆمەڵک هۆکاری دیکە هەن بۆ ئەوەی کە هاوسەران لە هەرێمی کوردستان بێتە بیانوێک بۆ ئەوەی کە لە دادگاکان سکاڵا تۆمارکەن و لە یەکتری جیا ببنەوە. ئەمەی باسمان کرد ئاماری ساڵی 2024 بوو بەراورد بە 2023 لە بابەتی هاوسەرگیری و جیابوونەوە.